گۆرانیە پێشکەش بم مەزلیسە خۆشەویستە تایبەت بۆ کاکە مالیک چاوشین. بێدین ئەمرم 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 گەر مردم وارە سار قەبرم بێدین ئەمرم 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 گەر مردم وارە سار قەبرم بە هاتنت دڵخۆشە بم چونکە لە ڕێی عەشقت مردم چونکە لە ڕێی عەشقت مردم. تۆ نەدوێت لەم ژینەدا هەر تۆمەیە تۆی هەناسا ئای تۆ نەدوێت لەم ژینەدا هەر تۆمەیە تۆی هەناسا ئای تۆ نەدوێت بپرسی چێم ناو تۆ دێنم وەک پێناسا ناو تۆ دێنم وەک پێناسا. بۆچی ئێستا کاگۆڕای زیوای لێت کرد بەم زۆرە بیر ئای بۆچی ئێستا کاگۆڕای زیوای لێت کرد بەم زۆرە بیر چۆن دڵت هات بڕانجێنی و بۆ دڵ و جارگم خۆرە بیر بۆ دڵ و جارگم خۆرە بیر باخەوە بووم باخێکم بوو زۆرە گوڵێکم بوو باخەوە بووم باخێکم بوو هەموو زۆرە گوڵێکم بوو گوڵێکی سووری بەهاریم بۆ خۆمەڵگر وەک یادگاری بۆ خۆمەڵگر وەک یادگار.